بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. صلاوی خوای گەورەتان لێبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. خۆشەویستان، بەرنامەکەمان ڕاستەوخۆیە و تایبەتە بە جوان خوێندنەوە و ڕاست خوێندنەوەی قورئانی پیرۆز. سەرەتای بەرنامەکەمان خۆشەویستان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین کە تایبەتە بە فەضڵ و گەورەی قورئانی پیرۆز. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە دەفەرمێت: لا حەسەدە ئیلا فی اثنتین، واتە ئیرەیی و حەسوودی دروست نییە جگە لەوەی لە دوو شتا نەبێت، مەگەر لە دوو شتا. حەسوودی چییە خۆشەویستان؟ ئەوەیە کە ئاواتە خواز بیت، وەکو فلانە کەس یا وەکو فلانە ماڵ فلانە شتت هەبێت. بۆ نمونە کەسێک سیارەیەکی جوانی هەیە یاخود ماڵێکی خۆشی هەیە، تۆش لە دڵەوە تەمەنا بکەی کە تۆش وەکو ئەوت هەبێ و نیعمەتێکی ئەویش لا بچێت. خۆشەویستان، ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە دروست نییە، بۆ چونکە بابەتێکە تایبەتە بە بیر و باوەڕی ئینسانی ئیماندارەوە. ئەوەی کە خوای گەورە بەشی مرۆڤەکانی یاوە، ئەوە شتێکە کە ئیش و کاری خوای پەروەردگارە. ئێمە نابێت وەکو ڕەخنەیەک یاخود ناڕەزایەتیەک بڵێین خوای گیان وەکو فلانە کەسمان بیتێ یاخود ئەو نیعمەتە لەو بسەنیتەوە. ئەوە بە کورتی حەسوودی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لە دوو شتا جائیزە و دروستە. یەکەمیان ئەوەیە کە کەسێک قورئان خوێن بێت، کەسێکی تر تەمەنا ئەکا یاخود دراوسێکەی تەمەنا ئەکا کە وەکو ئەم قورئان خوێن بێت. حەسوودی پێبا کە ئەم کەسە چەند قورئانێکی باش ئەزانێ، چەند قورئانێکی باش ئەخوێنێتەوە و لەسەر دەستیدا چەندین کەس فێری قورئان بوون. ئەمە دروستە حەسوودی بەم کەسە ببین. و کەسی دۆمیان ئەوەیە کە خوای گەورە ناز و نیعمەتی ماڵ و سەرۆت و سامانی ڕشتی بێ بەسەریدا و بیبەخشێتەوە و سەدەقە و زەکاتی لێبات. جائیزە کەسێک تەمەنا بکە کە خۆزگایە منیش وەکو فلانە کەس پارەم هەبوایە، سەرۆت و سامانم هەبوایە، بمتوانایە بمبەخشایە. ئەمە فەرمودەکەمان بوو کە باسمان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کورتی پێمان دەڵێت و پێمان دەفەرمێت کە دروستە لە دوو حاڵەتە ئێمە حەسوودی بەرین. ئەویش کەسێک کە قورئان خوێن بێت، ئێمەش تەمەنا بکەین وەکو ئەو قورئان خوێن بووینایە، و کەسێک بەخشندە بێت، ئێمەش تەمەنا بکەین وەکو ئەو بەخشندە بین. بەڵێ خۆشەویستان، دوای فەرمودەکە دێنە سەر بابەتێکی کورتی تەجویدی، ئەویش کە تایبەتە بە مەخرەجی پیتەکان. بۆیە مەخرەجی پیتەکان باس ئەکەین چونکە ئەو پیتانی کە ئێمە ئەیڵێین پێویستە بزانین لە چ شوێنێکی دەم و زمانەوە دەوترێت. هاتینە سەر دەرچەی سێ پیت خۆشەویستان، ئەویش پیتی تا و دال و تا. ئەم سێ پیتە بە یەک شوێنی زمانمان دەوترێت، بەڵام چەند سیفاتێک وا ئەکا کە ئەم پیتانە دەنگیان لە یەکتری جیاواز بێت. بەگشتی خۆشەویستان، پێشەوەی زمان دەدەین لە بنی هەردوودانی بڕەری سەرەوە. ئەگەر سەرنجی وێنەکە بدەین، پێشەوەی زمانمان بەرکوە کەوتووە بەر بنی هەردوودانی بڕەری سەرەوە. بۆ نمونە کاتێک پیتی تا ئەڵێین ئەط، ئەگەر سیفەتی قەلقەلەکەی نەڵێین ئەط ئەط بەم شێوازە، مەخرەجی پیتی تا دەرچەکەی داخراوە. بۆ ئەوەی دەنگەکەی بە جوانی دەربکەوێت پێویستە سیفەتێکەیە کە پێڵێن سیفەتی قەلقەلە دەرچەکەی بەربین بۆی دەنگەکەی بەر جۆمان بکەوێت. ئەط تا طو طی. لای خۆتان تاقیکەنەوە خۆشەویستان، پیتی تا لە زمانی کوردیە نییە. پێویستە ئێمە بەباشی ڕاهێنان بکەین بۆ ئەوەی کە زمانمان ڕابێت لەسەر ئەم پیتە. و پیتی دال و تائیش بە هەمان شێوە. ئەد، پیتی دالیش بە هەمان شێوە مەخرەجەکەی داخراوە. ئەد، ئەگەر لای خۆتان تاقیکەنەوە ئەد، بەڵام بۆ ئەوەی دەنگەکە دەربکەوێت ئەم پیتەش بە هەمان شێوە سیفەتی قەلقەلەی دراوەتێ. ئەد ئەد بەم شێوازە. ئەد زمانمان بەرین لە کاتی ئەد ئەد، ئەوە زمانمان بەر بنی دانی بڕەری سەرەوە ئەکەوێت. بەس دەنگەکە زۆر دیار نییە. ئەد هەستەکەین زۆر واضح نییە ئەو دەنگە، لەبەرەوە سیفەتی قەلقەلەی دراوەتێ بۆی پیتی دالەکە بە جوانی دەربکەوێت. ئەد دا دوو
دی و بە هەرسێ جوڵەکەیشەوە پێویستە ڕاهێنان لەسەری بکەین و پیتی تا خۆشەویستان بە هەمان شێوە پیتی تائیش مەخرەجەکەی هەر داخراوە ئەت هەر بە پێشەوەی زمانمان دەین لە بنی ددانی بڕەری سەرەوە ئەویش سیفەتێکی هەمسی هەیە خۆشەویستان سیفەتی شەدیدی هەیە لەگەڵ شەدیدەکە سیفەتی هەمسیشی ئەیدێ ئەت پێویستە بەم شێوازە پیتی تا بڵین تا تو تی و بە هەرسێ جوڵەکەەوە ڕاهێنانی لەسەر بکەین ئەمە مەخرەجی ئەو سێ پیتەیە خۆشەویستان هیوادارم ڕوون بێت لای بەڕێستان کە ئەو سێ پیتە یەک مەخرەجیانی ئەویش پێشەوەی زمان ئەین لە بنی بڕەڕی ددانی سەرەوەمان بەڵێ خۆشەویستان سوورەتی ئەمڕۆمان لە خزمەت سوورەتی ئەلفیلدا دەبین و دەیخوێنینەوە دواتر ڕاستەخۆ لە خزمەت جەنابتانە دەبین بەڕێستانە دەبین بۆ وەرگرتنی پەیوەندیەکان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول بەڵێ خۆشەویستان سوورەتی ئەلفیل لا پڕە 601 پێگاتووە لە 5 ئاەتی یەکەم خۆشەویستان کاتێک کە ئەی خوێنینەوە ئەلەم ئەو میمە کەمێک لەسەری بمێنینەوە بۆی دەنگی میمەکە دەربکەوێت نزیک نەبێتەوە لە دەنگی پیتی با ئەگەر بڵین ئەلەم سیفەتی مینگەی میمەکە نەڵین وەکو پیتی با دەرئەکەوێت بەڵام کەوتمان ئەلەم ئەم دەنگە کە دەنگی مینگەیە ئەچێتەوە بۆ لوتمان دەنگی میمەکە بە جوانی دەرئەکەوێت ئەڵین چی ئەلەم تەڕا خۆشەویستان پیتی تا بە پێشەوەی زمانمان دەڵین بەڵام ئاگامان لێ بێت لەبەرەوەی لەگەڵ پیتی ڕا هاتووە قەڵەوی نەکەین پیتی ڕا قەڵەوە خۆشەویستان بەڵام پیتی تا قەڵەو نییە نابێ بڵین تەڕا ئەلەم تەڕا ئاگامان لەو حاڵەتە بێت ئەلەم تەڕا بەو شێوازە پیتی ڕاکە بە قەڵەوی دەخوێنینەوە کەیفە وشەی کەیفە خۆشەویستان پێویستە ئێمە کاتێک کە باسی زانستی تەجوید دەکەین لەسەر خۆمانی قورس نەکەین و ئاڵۆزی نەکەین بڵین بەخوا ئێمە فێری ئەم خوێندنەوە نابین یاخود قورس کراوە لەسەرمان بە پێچەوانەوە زانستی تەجوید هەمیشە بۆ ئاسانکاریە خۆشەویستان بۆ ئەوەی دەنگی پیتەکە بە جوانی بخوێندێتەوە ببیستێت کەیفە پیتی یا خۆشەویستان لەویادا ساکینە پێویستە زەمنێک لەسەر یاکە بمێنینەوە کەیفە بەو شێوازە کەیفە فەعەلە ئەگەر پەیوەندیمان لەگەڵایە بەڵێ کاک ئامانج کاک ئەناس لە شارە زوورەوە با فەرمێ کاک ئەناس عەلەیکوم سەلام وەڕەحمەت الله خوێنە کاک ئەناس فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل
فجعلهم كعصف مأكول. دەستی خۆش بێ کاکە ئەنەزیان زۆر باشە ئافرین تەمەنە چەند بوو کاکە ئەنەس؟ حصة. ئەی دەستی خۆش بێ کاکە ئەنەزیان بە هیوای بەردەوامی ماشەڵا زۆر باشی خوێنیتەوە لە چاوتەمەنی خۆتە یەک تێبینی بچکۆلە مەبوو ئینشاڵا گوێ بگرە لە کاتی بەرنامەکەیە باسیەکەی دەستی خۆش بێ کاکە ئەنەزیان وطلعتهم در. دەستی خۆش بێ کاک محەممەد لە عربەتەوە با فەرمێت من صيام السلام عەلەیکە عليكم. سەلام کاکە محەممەد من صيام خوێنم. فەرموو کاکە محەممەد بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دەست خۆش کاکە محەممەد ئاەتی چوارمان بۆ بڵێرەوە بەس ئاگاد لە زەمەنی مینگەکان بێت بحیجارەتی من سجیل ئەو ئاەتەمان بۆ بڵێرەوە تەرمیهم بحجارة من سجيل. دەست خۆش بێ بارەکەڵڵا دەست و چاوت خۆش بێ کاکە محەممەد گیان سەرکەوتوبی بە هیوای بەردەوامی کاک سەرهاد لە هەولێرەوە با فەرمێت السلام عليكم. عەلەیکم السلام وەرەحمەت الله ماشي معك وصل. کاک سەرهاد گیان تۆشکر باشیت سلامتي سلامتي. خوش بسلامتي. فەرموو قوربان أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دەست خۆش بێ کاک سەرهاد گیان تەنها بسم الله الرحمن الرحیم مان بۆ بڵێرەوە بسم الله الرحمن الرحيم. کاک سەرهاد ئێستا من چاوم لە تۆ نییە بەس ئەزانم لە کاتی وتنی ڕائەکانە لێوت کۆکەیتەوە بسم الله بسم الله بەم شێوازە نا بسم الله الرحمن الرحيم. سەیری من کە مەڵێ بسم الله الرحمن الرحیم پێویست ناکە لە کاتی پیتی ڕائە لێومان کۆ بکەینەوە بەم شێوازە بسم الله الرحمن الرحیم بسم الله الرحمن الرحيم. ئێستا چاکرد دەستت خۆش بێ تەمرینی زیاتر کە بەوەی کە باشتر بیخوێنیتەوە دەست و چاو خۆش بێ کاک سەرهاد گیان والله ما خير. خوات لەگەڵ کاکە ئەحمەد لە کۆیەوە با بفەرمێت السلام عەلەیکم عليكم. السلام وەرەحمەت الله أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. کەس خۆش کاکە ئەحمەد چەندەم جارتە پەیوەندیکەی کاکە ئەحمەد حصة. چەندەم جارتە پەیوەندیکەی بە بەرنامەکەوە کاک ئەحمەد بەڵێ یەکەم جارتە پەیوەندیەکەی بە بەرنامەکەوە نەخێر. دەستی خۆش بێ 8 ساڵی بەڵێ ماشەڵڵات لێ بێ زۆر باشە خێونیتەوە بە هیوای بەردەوامی ئینشاءڵڵا دەست و چاوت خۆش بێ کاکە ئەحمەد گیان کاک عەبدوڵڵا لە هەڵەبجەوە با فەرمێت
سلام مستجان عليكم السلام ورحمة الله. باشي شوي مستجان كاك عبد الله جان تشكر باشي وعفا إخوة خالي ورازي بي أخوة. أسمع إن شاء الله مستجان بخير. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دست خوش بيه كاك عبد الله جان يكتبيني بشكولم هبو وشي أصحاب بأصحاب أو حياة لقى ألفكا قلومكا مالي بأصحاب الفيلنا بأصحاب الفيل أو ما مبليروا بأصحاب الفيل. زور باشا ما شاء الله زور باشا خوينتوا بيويست هر بخوته ونوصي دورو بريش فيركي إن شاء الله ما شاء الله باشا خوينتوا بهواي أويكا دورو برد استفادة لي بكنو قتابيت هبي إن شاء الله دستت خوش بيا أخوة. كاك دلاور لكوية وباب فرميت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دايقوي بريدي إن شاء الله برجع. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دستي خوش بكاك دلاورتن ها آياتي تشوار من بوبلي روا بزحمة ترميهم بحجارة من سجيل. دستت خوش بي زور باشا ما شاء الله خوينا وكت زور باشا كاك دلاورجان بهواي وإن شاء الله دورو بر استفادة لي بكنو سود لي بينو تلبو قتابي تبي إن شاء الله. دستت خوش بكاك دلاورجان موفق بي إن شاء الله. خوشكا آلان لسورانو باب فرميت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش ما مصيبريز خوشكا برزكم تشكر باشي. سلامت بي يا ربي يا أخوة باش بن خالتان رازي بفرمو. دستيكم. فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دەستی خۆش بێ خوشکە بەڕێزەکە ماشەڵا باشی خوێنیتەوە یەک دوو تێبینی بچکۆلەم هەبوو لەسەر وشەی تەضلیل کاتێک کە سەرەتا دەست پێکەین هیچ وشەیەکمان نییە مشەدەد بێ قورسی مەکە لەسەر خۆت مەڵێ فی تەضلیل تاکە هەر بە ناسکی بڵێ تەضلیل ئەو شەم بۆ بڵێرەوە فی تضليل. زۆر باشە تەڕمیهم بەناسکی زۆر باشە مەڵێ تەڕمیهم یعنی دانمەنێ بە تاکەیە زۆر هەر بەناسکی تەڕمیهم ماشەڵا زۆر باشە خوێنیتەوە قوتابیت هەیە فێریان بکەیت بەڵێ قوتابی شتت هەیە کەس هەیە فێر بوو بێ لەسەر دەستا ناوەڵە بخۆم قوتابی بۆ خۆت قوتابی تەمەنە چەنە 15 ساڵ پێویستە قوتابی فێرکەی دادە ئالان ماشەڵا باشە خوێنیتەوە خەڵک با لە دەستت ئیسفادە بکات خوشک برا دەوروبەر دراوسێ ئینشاءڵڵا ئەوەی کە ئەیزانیت بیگەێنە دەستت خۆش بێخوا کاکە شکۆ لە هەولێرەوە با بفەرمێ.
السلام عليكم. عليكم السلام كاكا شكوى بكلم. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل؟ ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. كاكا شكوى جان تمنى چەنە كاكا شكوى؟ والله يا بصر. زۆر باشە. دوو ئامۆژگاری بچکۆلەتەکەم. یەکەمیان پەلەمەکە. باشە؟ لە خوێندنەوەی قورئانە پەلەمەکە ئینشاءڵڵا. و هەندێک وشەیشمان هەیە با قەڵەوی نەکەین کە قەڵەو نەبێت. بۆ نمونە وشەی وەئەڕسەلە نەڵێن وەئەڕسەڵە ساڵەنا پیتی سین بەنەچێ بەلای سادا وەئەڕسەلە هەڵەیە وەئەڕسەلە ئەومان بۆ بڵێرەوە؟ وأرسل. زۆر باشە دەستت خۆش بێ ئینشاءڵڵا ئەو پەلەپەلی کە هەتا وردە و تەرکیکە بۆ ئەوەی کە بە جوانیدان بە پیتەکانە بنێ دەستت خۆش بێ زۆر باشیت. دەست خۆشی لێگەم. خوات لەگەڵ کاکە شکۆیکیان. کاکە ڕاوێن لە هەولێرەوە. أعوذ بالله من بەڵێ کاکە ڕاوێن بەڵێ ڕاوێن گیان خوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل؟ ألم نجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دەست خۆش ڕاوێن گیان تەمەنت چەنە؟ 5 ساڵ؟ بەڵێ. 5 ساڵی ئەی ئافرین ماشەڵڵات لێ بێ. ئەی کێ فێری کردوویت ئا قورئان خوێندنەوە؟ دایک و باوکم. دەستیان خۆش بێت دەستخۆشی بۆ دایک و باوکی بەڕێزت ئینشاءڵڵا ئەبێتە ڕووناکی بۆ دنیا و قیامەتیان بەردەوام بە ڕاوێنگیان. کۆتا پەیوەندیمان هەیە. بەڵێ زۆر باشە. بەڵێ خۆشەویستان پەیوەندی تر وەرناگرین ئەوەی کە پێویستکە لەسەر ئەم سوورەتە لەبەر زۆری پەیوەندیەکان نەمانتوانی هەندێک ڕوونکردنەوە بین بە خێرایی یەک دوو ڕوونکردنەوەین لە خزمەتانە. وشەی بئەصحاب ئەو ئەلیفە قەڵەو نەکەین نەڵێن بئەصحاب بەو شێوازە بیخوێنینەوە. ئەلەم یەجعل کەیدەهم فی تەضلیل وشەی تەضلیل پیتی ضاد خۆشەویستان بەو شێوازە سیفەتی ئیستیطالەکەی بینێ فی تەضلیل. و هەروەها ئاەتی 4 تەرمیهم بحیجارە کاتێک کە میمی ساکین ئەگات بە پیتی با ئیخفای شەفەیی دروستە بێ خۆشەویستان بەم شێوازە بیخوێنینەوە. تەرمیهم بحیجارە مینگەی میمەکە زەمەنەکەی تۆزێک درێژەکەینەوە و پیتی میم و پیتی با هەردووکی بە لێوەکان دەوترێ بە یەک جوڵە هەردوو پیتەکە ئەڵێن تەرمیهم بحیجارە. لێومان هەڵ ناگرین بۆ ئەوەی کە میمەکە تەواو بێ و پیتی با بڵێن تەرمیهم بحیجارە. ئەم شێوازە خوێندنەوە هەڵەیە خۆشویستان بە یەک جوڵەی لێوەکانمان تەرمیهم بحیجارە. و هەروەها پێویست ناکات فشار بخینە سەر لێوەکانمان
ترميهم بحجارة ئەمەش هەر هەڵەیە هەر چۆن لێوەکانمان ئەین بەیەکە بە ئاسانی و بە سادەیی بەڵام زەمەنی مینگەکەی درێژەکەینەوە قورسی ناکەین لەسەر خۆمان بحجارة من سجيل وشەی سجیل ئاگامان لە کەسری سینەکە بێ سجیل بەو شێوازە ئەی خوێنینەوە و هەروەها ئاخر وشەمان هەیە مەئکول میمێکی بچکۆلە لە ژێریایەتی بۆچی ئەو میمە خۆشەویستان ئەگەر وەسلیکەین بە بەسمەلەوە مأكول بسم الله الرحمن الرحيم لإيلاف قريش ئەو میمە بۆ ئەوە دانراوە ئاگامان لەو حاڵەتە بێت بەڵێ خۆشەویستان بەوەندا کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان بە هیوای ڕەزەمەندی خوای پەروەردگار و سود و قازانج بۆ هەموو لایەک تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته